دوای زیاتر لە 10 ساڵ چێشمەچێش 2000 هەردوو حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق لەسەر دۆسیەی نەوت ڕێککەوتن. بەڵام لێژنەی دارایی پەرلەمانی عێراق دەیەوێت ڕیسەکەیان لێ بکاتەوە بەخووری. ئەمەش دوای ئەوەی ئەو برگانەی لەسەر نەوت زیادی کردوون ناکۆکە لەگەڵ ناوەڕۆکی ڕێککەوتنەکە. پسپۆڕێکی بواری وزە دەڵێت ئەم پرسە پەیوەستە بە یاسای نەوت و گاز نەک پرۆژە یاسای بودجێ عێراق. زۆر گرنگ بوو ئەگەر یاسای نەوت و گاز پێشتر دەرچووبایە ئەم لانی تەکنیکی و ئیداری کە تایبەتە بە چێلگەکان و هەناردەکردنەوە و بابەتانە هەموو لە یاسای نەوت و گاز جێگیر دەکرا لەسەر بنەمای ئەو ڕێککەوتنامەی کە مەلەمان جینیسانی ڕابردوو واژووکرانیێوان حکوومەتی هەرێمی حکوومەتی بەغا. بەڵام وەک دەست پێشخەریەک هەندێک مادە زیاد کرا کە تایبەتە بە ئیدارەکردنی نەوت و گاز لە یاسای بودجە ئەمەش لە شوێنی خۆی نییە. بەپێی ڕێککەوتنی نێوان هەولێر و بەغدا داهاتی فرۆشتنی نەوتی هەرێمی کوردستان لەلایەن کۆمپانیای سۆمۆ لە هەژمارێکی بانکی تایبەت دادەنرێت. سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان دەسەڵاتی خەرجکردنی دەبێت یاخود دەسەڵات دەداتە ئەو کەسەی لەلایەن خۆیەوە دیاری دەکرێت. بەڵام بەپێی بڕگە زیادکراوەکەی ناو پرۆژە یاسای بودجە سەرۆکوەزیران و وەزارەتی دارایی عێراق دەسەڵاتی خەرجکردن دەدەنە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان. پسپۆڕێکی دەستوری دەڵێت خودی گۆڕانکاریەکان پێچەوانەی دەستوری عێراقن. گۆڕانکاریانەی کە لیژنەی مالی پەرلەمان لە پرۆژە یاسای بودجێ حکوومەتی ئەنجام داوە گۆڕانکاری جەوهەرین پێچەوانەی مادەی 62 دەستوری عێراقە لە بڕگەی دووەم کە تەنیا دەسەڵات دەداتە پەرلەمان مافی مناقەلەی بەرگە و بەندەکانی پرۆژە یاسای بودجێ هەبیتن نە گۆڕانکاری جەوهەری ڕۆ بداتن. بۆ ئەمە بەستش ئێمە دوو بڕیاری دادگای فێدرالیمان هەیە کە ڕێگە دەگرێتن لە پەرلەمان گۆڕانکاری جەوهەری ئەنجام بداتن لە پرۆژە یاسای بودجە و ئەگەر پەرلەمانیش هەر تێبینێکی هەبێت دەکرێت بگەڕێتەوە بۆ حکوومەت. یەکێک لە گۆڕانکارەکانی دیکە بریتیە لە ڕێگریکردن لە دەرهێنانی نەوتی چێلگەکانی کەرکووک و مووسڵ. لە هەمان کادا حکوومەتی هەرێمی کوردستان پابند کراوە بەوەی ڕۆژانە 400,000 بەرمیل نەوت بەرهەم بهێنێت. بەڵام ئەوەی لە ڕێککەوتنەکەی نێوان هەولێر و بەغدادا هەیە تەنیا بریتیە لە هەناردەکردنی 400,000 بەرمیل نەوتی ڕۆژانە لەلایەن هەرێمی کوردستان. ئەوەی لە ناو پرۆژە یاسای بودجێ عێراق دەگوزارێ پێچەوانەی بڕگە و مادەکانی ناو ئەم دەستورەیە کە خەڵکی عێراق دەنجی پێداوە. ئەوەشی لاپرسی نەوت لە ناو پرۆژە یاساکە زیاد کراوە شارەزانی ئەو بوارە بە زەمینە سازیێکی مەترسیداری دەبینن تا لە یاسای نەوت و گازیشدا گورزێکی دیکە بەرنەوتی کوردستان بکەوێت. نەورەس عەبدوڵڵا، کوردستان 24 هەولێر.